دەستی ماچە کردم، قاچی ماچە کردم، سەری ماچە کردم. موشکیلەیەکی هەبوو سەعات 4 بەیانی بوو لە دەرگای ماڵی ئێمەدا لە شوقەکان دەرگام لێ کردو هات یەکسەر لە ناو مەدخەلەکە ئەویستی قاچم سەردار ملی گرت وتی هەستە بافڵ گیان وتی تۆ کوڕی مامجە وتی نا ئەمە جیایە ئەبێ ئەمە قاچی ماچ کرێ دەستی ماچ کرد نازانی چەنم خۆشەوێ دکتۆر گیان سەری سەرداری ماچە کردم کە کوڕەکەشم وای لێهات هەموو کاتێک لە بەردەمی قاچم دانیشت بوو دەستی ماچە کردم قاچی ماچە کردم سەری ماچە کردم سوپی بەدەممدا ئەکرد 1000 جار خۆی بە قوربانە کردم ئەیوت خۆزگەم من بوومایە یعنی ئاو هابووین ئێمە خۆی نەیوت لەسەر تەلەڤیزیۆن تیشێک لاهور خۆی داوەتە بەر فیشک نزیکی ئێمە لەگەڵ ئەو کوڕانە یعنی نزیکیەکەمان زیاد لە حەد بوو وەکو یەک عائیلە.